بەدڵنیایی کێشەی کەماوی نەکە لە سنووری قەزای چەمچەماڵ لە هەموو سنووری پارێزگای سلێمانی و ڕەنگە لە شوێنەکانی تری هەرێمی کوردستانیش تا ڕادەیەکەیە و ڕەنگە لە قەزای چەمچەماڵ زیاتر ینی ڕێژەی کەماوی گرتوێتی وەک لە شوێنەکانی تر و لە ڕاستیشە یەکێک لە گرفتەکانەوەیە کە زۆربەی پمپەکانی کە لە دوکانەوە ئەوە نێرێ بۆ پارێزگای سلێمانی و بۆ تاسلوجە بازیان ناحیتەچێ و قەزای چەمچەماڵ بەگشتی ئەو پمپانە نیوەی زیاتری لە کار کەوتووە و هەرچەند بودجەی وەتەرخان کراوە و ئیحالش کراوە بۆ کۆمپانیەکان بەڵام تایسێ وەکو پێویست کاری لەسەر نەکراوە بۆیە ومێ دەکەین کاری کۆمپانیەکان و هەم خرجکردنی پارە و بودجە لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە بۆ ئەو کۆمپانیای بە خێرایی خرج بکرێ بۆی بتوانن زۆربەی پمپەکان بخرێتەوە کار بۆی ئاوی پێویست بگاتە پارێزگای سلێمانی بەڵام لە ڕاستیە تایبەتمەندی بۆ قەزای چەمچەماڵ تاوەکو من پێم وایە و چەندین جاری تریش ئاماژەمان پێکردووە تاوەکو ئاوی گۆبتەپە ڕانەکێشرێ بۆ سنووری قەزای چەمچەماڵ من پێم وانیە قەزای چەمچەماڵ بتوانێت لەدەست گرفتی کەم ئاوی ڕزگاری بێ هەرچەند ئێمە لە ڕابردووشدا لە بەنووسراوێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئاراستەی ئەنجومەنی وەزیران وەزارەتی شارەوانی هەرێمی کوردستانمان کردووە کە ئەو پمپانە کە نزیکەی 30 پمپی لە کار کەوتووە 26 لە کارایە و داوامان کردو بۆی بودجەی پێویستی بۆ خرج بکرێ بە بەردەوامی بۆی بتوانێت ئەو کۆمپانیانیشی کە کاری لەسەرەکەم بە خێرایی بتوان کارەکە بچێتە ڕێەوە بە شێوەیەکی گشتی واتە دوو گرفتە یەکیان پمپەکانە یەکیان ڕانیکێشانی ئاوی گۆبتەپەیە بۆ قەزای چەمچەماڵ